بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیارێکی گرینگە. چەند ڕۆژێکە قوتابیانی هەرێمی کوردستان بەدەستێەوە دەناڵێنن، ئەویش ئەوەیە بۆچی حکوومەتی هەرێم دەرماڵە بۆ قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان خەرج ناکات یاخود دابین ناکات. وەک ئەزانین لە ساڵی 2014ەوە لە دوای ئەوەی کە قەیرانی دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کرد، ئەم دەرماڵەیە کە 6,000 دینار بوو بۆ قوتابیانی ناوخۆی شارەکان، هەروەها 100,000 دینار بۆ قوتابیانی دەرەوەی شار خەرجەکرا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕاوە. هەڵبەتە وەزارەتی دارایی، وەزارەتی خوێندنی باڵای پێخەتابار کردووە و توێتی دەسەڵاتی ئێمە نییە، بەڵکو ئەوە پێویستە وەزارەتی خوێندنی باڵا ئەو کارە ئەنجام بدە. وەزارەتی خوێندنی باڵا ژەڵێ من تەمویلم نەبێ ناتوانم ئەوە بکەم. ئەمە هەمووی بەلایەک، ینی ئاساییە ئەگەر حکوومەت بڵێ پارەم نییە یان داهاتم نییە، لە کاتێکە کە ئێمە خۆمان نەزانین نەوت بەرەو گرانبوون ئەچێ، 80 دۆلاری تێپەڕانووە، دۆلار بەرزە، داهاتی هەرێمی کوردستان بە دۆلارە و خەرجی بە دینارە. لەگەڵ ئەوەشە هەمومان نەزانین وەزعی ناوخۆی هەرێمی کوردستان لە ڕووی دەواازە سنوورەکان و لە ڕووی اقتصادەوە زۆر باشە و پەرلەمانتارەکانی ئۆپۆزیسیۆن زۆر ئاماژیان بەوە کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان بێمنەتانە ئەتوانێت مانگانە هەم موچە دابین بکە، هەم قەرز بجێڕێتەوە بۆ واتە سلفەکان بجێڕێتەوە بۆ هاوڵاتیان، هەم ئەتوانێت تەنانەت ئەو موچەیی کە لە فەرمانبەران بڕێنراوە لە ساڵانی ڕابردوو کە ناوی لێنراوە پاشەکەوت ئەویش بجێڕێتەوە بۆ هاوڵاتیان. بەڵام حکوومەتی هەرێم ئەمە ناکە. لە مقابلە ئەم قوتابیانە هاتوون ناڕەزایی دەرەبڕن، وەک ناڕەزایی دەرەبڕن ڕوبەڕوویان ئەوەستنەوە. یعنی ئێستا لە دوێنێوە پشێویەکی زۆر نراوەتەوە، حرەمی زانکۆش شێنراوە بە تایبەت لە زانکۆی سلێمانی و ڕاپەڕین و سۆران، هەروەها هەولێریش. هێزی ئاسایش و ئەمنی و پۆلیس و هەندێک لە هێزە جۆرا جۆرەکان حرەمی زانکۆیان شکاندووە و چوونەتە ناو زانکۆ بە غازی فرمێسکرێش ڕوبەڕووی قوتابی بوونەتەوە. ئەمڕۆ باسییان لەوا کرد پەرژینێکی قایم بێ لە ڕووی جەنابتان سەگی پۆلیسیان بۆ قوتابی بردووە، تەقەیان بەسەر خەڵک و خۆپیشاندەرانە کردووە. ئەمڕۆ لە سەرای ئازادی شاری سلێمانی تەقەیەکی زۆر کرا. تیمی ڕۆژنامەوانی کەناڵەکانی ڕاگەیاندن و بە تایبەت کەناڵی ئاسمانی پەیام دەستیان بەسەردا گیرە و زیندانی کران. دواتر ئێستاش کەلوپەلەکانیان ئەوەندەی من زانیاریم هەبێ هێشتا لە لای هێزە ئەمنیەکانە نەدراوەتەوە. ئەم ڕوبەڕووبوونەوانە بەڕاستی نەفەسێک مابوو لە سلێمانی، باز لەوە کرا کە خەڵکێک بە ئازادانە ئەتوانێت ڕاخۆی دەرببڕێ. بەڵام لە ئێستادا زۆر بە توندی ڕوبەڕووی خۆپیشاندەران و قوتابیان وەستاونەتەوە. بەڵێ هەندێک حاڵەت و خروقات تۆمار کراوە، لەوانە سوتاندنی بارگای حکومی کامە هیچ لەگەڵ داواکاری ڕەوا و مەدەنیانەی هاوڵاتیان و قوتابیان یەک ناگرێتەوە بە سوتاندنی بارگای حزبی. ئەمانە کۆمەڵێک حاڵەتن ئەتوانین بڵین دەسە لە ناو ئەم خۆپیشاندانانەیە. بۆیە پێویستە قوتابیان و خۆپیشاندەران و ئەوانی ناڕەزایەتی دەرەبڕن خۆیان لەم جۆرە هەڵوێست و مەوقیفانە بپارێزن بۆ ئەوەی ناویان نەزرێت و بۆ ئەوەی دووچاری حاڵەتێکی یاسایی و قانونی نەبنەوە. ئێمە لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە توانین قسەی زیاتر لەسەر ئەم تەوەرە بکەین، هۆکارەکانی خەرجنەکردنی ئەم پارەیە بخەینە ڕوو. لێرەدا کۆمەڵێک لەو بەڕێزانەی کە وەکو هەمیشە کۆمنتیان نووسیوە، کاک کاروان عەلی ئەڵێ هەرچی بەرژەوەندی بەرپرسەکانی تیان نەبێت هەرگیز ناچێتە سەر، ئیتر با مناڵی فەقیر هەر داوای مافی خۆی بکە. سیماکاواڵە چونکە بەرپرسانی حکوومەت لەبەر گەندەڵی و دزی مەجای خەڵکی برسی و هەژاریان نەماوە، نەویژدانیان هەیە نەبەزەی. هێلین سەلاح ئەڵێ دەرماڵە چۆن ئەدات بە خوێندکار؟ ئەسڵەن حکوومەت حەزەکە میلەت هەمووی نەخوێندەوار بێت. کاروان گەرمیانی ئەڵێ لەبەر ئەوەی کەسی خوێنەوار بارگرانی زیاتر دروست دەکات لەسەر حکوومەت، بەرپرسانی حکوومەت حەز دەکەن خەڵک نەخوێنەوار بێت. شبان قادر ئەڵێ چونکە بەرپرسەکان پێیان وایە ئەم جیلە تازەیە، شۆڕشیان نەکردووە، باوەڕیان وایە داهاتی ئەم وڵاتە بۆ خزمەتی خۆیانە. ئیمان هێمن ئەڵێ حکوومەت چاوی بڕیوەتە دەرماڵی خوێندکارانیش چاوی بە هیچ پڕ نابێتەوە. ڕۆژگار عەبدوڕەحمانی ژەڵێ بەداخەوە خوێندکاران دوای داوای بچووکترین مافی سەرەتایی خۆیان ئەکەن بۆیان جێبەجێ ناکرێت. جوان ڕەحیم ئەڵێ تا مناڵی خۆیان مابێت
پارە چۆن بۆ مناڵی فەقیر و هەژار سەرفەکرێ هانا قادرەڵێ بۆ ئەوەی خەڵک خوێندنەوەی بەرچاو بکەوێت و میلەتێکی نەخوێندەوار دروست بکرێت حەز ناکەن کەرتی تەندروستی بەرەو پێش بچێت. ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و پەیجی کەناڵی ئاسمانی پەیام ئەگوازرێت توانن لێەوە بینەرمان بن لە خزمەتانین. محەممەد لە تەکیە. کاک محەممەد السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. شوني كاك محمود؟ شوني كاك محمد جان سپاس دەکەم براکەم. تاوتان ماجەکەم بەڕێزم گەورەنیەوە. لە خزمەتین فەرموو. کاکە بەڕاستیەکەی من ئەوە نەئەڕێم بەڕاستی زۆر شوورەیە بۆ هێزە ئەمنیەکان بە گازی فەرمیە سیگڕێژ ئەکەن بە دەموچاوی یاخو بە سەرروجێی ئەو تەلە بە خۆ پیشاندەرانەیە. بەڵێ جۆ لێیە ئەو گازەی کە ئەوانێکە ڕشت بۆ ڕێژن من بە خۆ پیشاندەرەکانە ئەگەر بەهاتە هەبیان کردایە بە جەماعەتی حەشدی شعبیان یانەتوانی کەرکوب بگرنەوەانێ. بەڵێ بەڵێ پێت وایە ئەم هێزانە کاک محەممەد جان پەرلەمانتارێکیش گاڵتە بە مزاحرەج ئەو قوتابیانی زانکۆ کارە 2000یەکان. باشە ئەم هێزە ئەمنیانە ئەم هێزە تۆ قسەکەم مەبڕەداوە دەبن عەفو فەرموو فەرموو قۆندەرەی ئەو 2000یانە لە دەموفڕقی ئەو پەرلەمانتارە بەڕێزترە بۆنی قۆندەرەی ئەو 2000یانە دەمەبووکەنەکەی ئەو کابرای پەرلەمانتارە بەڕێزتر. کاک محەممەد بەبێتە شی دەست خۆش بێ باشە فەرموو کاکە گیان جەنابت گوتت ئەڵە سەگی پۆلیسیان هێناوە بۆ ئەو قوتابیانە نەخێر سەگی پۆلیسی نهاتووە بەڵام خۆیان وەکو سەگوان و لە سەگی پۆلیسیش خراپتر. بەڵێ خۆیان لە سەگی پۆلیسیش خراپترن خۆیان لە سەگی پۆلیسی گەلێ بێقیمەترن. خوا حافیظ. خوا لەگەڵ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد لە تەکیەوە سپاسە دەکەم. باوکی دالیا فەرموو باوکی دالیا. کاکە زۆر سپاس بۆ بەرنامەکەتان دەستخۆشیدانەکەم برا بەڕێزەکەم زۆر سپاس بۆ جێک لەسەر و بابەتە بدوێم. بەڕاستی من پێم وایە ئەمانە هەزار لە هەزار ملیۆن بە ملیۆن ئەمە دەستی خۆیانێ. تۆ ئێستا من دوو مناڵم هەیە 3 مناڵم هەیە 4 مناڵم هەیە بیکەمە ژوورێکەوە نانی نێمێ سەرەتا بە هێمنی ئەڵێ باوە نانەخۆ دوای هەر نەیەمێ دوای هاوارەکە دوایەوەی هەر نەیەمێ هەڵەسێت دەرگاکە بەر شەقەیە کە دەرگاکە بشکێنە و دەریوێ بکاتەوە کە بڕوانانێکی دەستکەوێت. کاکە ئەمانە خوان وا لە خەڵکە کاکەن وەڵاهی داهات هەیە وەڵاهی پارە هەیە وەڵاهی ئەوە تا کابرایە ئێستا گەربایی 20,000 بەنزین تێکە ڕۆژان بای 20 تێکرد بێ ئێستا بای 40 تێکە ئەم هەموودا وەڵی بەس داهاتی بەنزین بابە من هەموو شاری سلێمانی پێ ئەژێرم. ئەم ئەوانە وتەبێژی حکومەت ئەڵێ شکۆی ئاڵای کوردستانیان شکانەوە ژێر پێیان خستەوە تۆ شکۆی 5 ملیۆن شکانەوە تۆ شەق لە 5 ملیۆن ئینسان هەڵەی کەی ئەوە حکومڕەوایی وە حکومڕانی وابێ بە تریلیۆن دۆلار هەیە بە دۆلاری نەوت و داهات و بەنزین و ئاو و کارەبا و غاز و ئەم شتانە هەیە ئەو داهاتە سونیۆرانە بە بەلۆری پارە ئەهێننەوە لە داهاتی ناوخۆیە بەلۆری پارە ئەبن بۆ بانکەکان بۆشی بۆ قوتابێکی داماو نییە وەڵی چەندین قوتابی هەیە لە ماڵەوە نان ئەبات لەفابە لە ماڵ لەوێ بە دزیەوە ئەیخوا ئەنجا ئەگەر هەرخۆ هیچیان پێ ناکرێ تەلەبە هەیە سەدان تەلەبە هەیە بە منەڵێ ئەڵێ بەڕێزەکەم ئێمە بەیدابیکەن بە زێمە و حەد جوڕوومان نایە 3 ڕۆژ لەبەرکەین 4م ڕۆژ لەوانێ کچی دەوڵەمەندە گاڵتەمان پێ بکە خەیناکە خۆی هیچ نەبێتوان بیکەن بە زێمە و حەد. بەڵێ بەتاکید دەستەکان خۆش بێت تێبینەکانت جوان بوون بەرنامەکەتان حرمەت و ڕێزم هەیە و سپاس بۆ تۆ باوکی دالیا ئەچمەلای دەست خۆش بێ خۆ ئەچمەلای کاکدانا لە 3 ساڵق. کاکدانا کاک محەممەد سڵاو لێبێ کاکدانا جان. کاک محەممەد وەڵام من پەیامێکم هەر لە کوتیای بڕمەوە بۆ ئەو چەکدارانەی کە ئەسایی بێ پۆلیس بێت ئەوەی کە چەک وەدەست بێت یەک شتیان پێ ئەڵێم ئەگەر یەک مفلەزەڕە کەرامەتان هەبێ دەست لە خوشکبراکانتان ناکەنەوە حەزیەتیان نایەنەوانە تەلەبە برسی نییە
هاوڵاتی تەلەبە هەموو کەسێ لە وڵاتە هەمووی مافی کوراوە پێویستە ئەو دەوری ئەمنیان نەڕێز لەو خەڵکە بگرن هەمویان کە توکاری ئەوەن یعنی عیب نییە بەڕاستی ئاوا وەڵام نانێنەوە گازی پلمە ڕژ و بە فیشەک و بە ئابۆشتانە بەڕاستی عیبە. کاکدانا کاک محەممەدیان تا ئەندازەیەک ئێستا بۆ نمونە هەر شەڕ لە نێوان دوو کوڕا دوو پیاوە ئەکرێ ئاسایی ئەگەر یەک بدەن ئەگەر مەسەلەن حاڵەتێک تووڕەبوونێک شتێک لەو بینە دروست بێ بەس شوورەیە زۆر عیبە دوو حاڵەت زۆر عیبە یەکێکیان ئەوەیە دوشمنەکەت ئەوەی بەرامبەرت دەستی بەسترا بێتەوە یان بە سێ کەسەوە گرتی بێتیان تۆ بە شەق لەسەری بەی ئەمە یەک دووەم حاڵەت ئەوەیە کە تۆ دەست لە ئافرەت بەرزکەیتەوە هەر زۆر عیبە ینی ئەو پەڕی بێ دەسەڵاتیە نازانم ئەو پەروەردەیە ینی چێ پەروەردەی کردووی کە تۆ بتانی دەست لە ئافرەت بەرزکەیتەوە زۆر عیبە. ئەزانی چۆنە کاک محەممەد بەڕاستی ئەمە هەمووی ئەگەرێتەوە زانی بۆچی ئەم سیاسیانەی هەرێم با بڵێن بە ئانقەز یعنی بەڕاستی بە ئەنقەز وا لەم کۆمەڵگاتن چکە هەموو شتێک هەموو پێشکەوتنی هەموو کۆمەڵگایەک بریتێ لە چیز بریتێ لە پێشکەوتنی سەکتەری پەروەردە تۆ ئەگەر پەروەردەت نەبێت پەروەردەی فەشەلی هێنا کەواتە کۆمەڵگا ئەڕۆخیە. من گومانم هەیە بەڕاستی گومانم هەیە ئەم حیزبانەی هەرێم بڵێن دەسەڵاتدارەکان دەستیان لەگە وڵاتێکا تێکەڵ کردیە بۆ لە ناوچوونی هەر میلەتی هەموو کورد یعنی بەڕاستی ئەگەر وانە بێ وەرم بۆتە سلمن باشە تۆ یعنی بەڕاستی بیلەتی تۆ تێکەچی کاک محەممەد معقولە تۆ دەکەس لەبێت گرتووە لە لای مەڵبەندی یەکێتیان لە سلێمانی کابرا بێدەسەڵاتە چەکی پێنێ هیچی پێنیە تۆ هیچ دەسەڵاتێکی تۆڕە شەکێک بەهین بەهێزی خۆی کێشی بە ناودەمیا هەیداوەشەی حاشە حازی داڕڵێ والله بەبیرا بەتەڵای ئەوەی کە ئەمانە کردیوانە حکوومەتی باسیش بەخۆ ناغەم کرد بێت خۆ من ئەو نەم لە بیرێتە و زەمانە یعنی کاک محەممەد بەڕاستی من گومانم هەیە یەکێک دوو کاتی بە ئەنقەز ئەیانەوێ ئەم میلەتێن لە ناوبەرن بەڕاستی گومانم یان هەیە گومانم یان هەیە کە ڕێکەوتنێکیان کردوێ کۆری ناوەری کورد بۆ کە تۆ پەروەردە فەشەلی هێنا تەواو یعنی هیچ نامێنێتەوە کاک دەستی خۆش کاکە ئەوەی کە یەکە سەوجادە وەڵڵا بەبیلا بەتەڵا کاکە چەکی پێنیە هیچی پێنیە دیبا لە خۆی کا تەناو پێ بەردێکە کاکە پێش بە بەردەکە وەڵامی بەرەوە قەڵەم بە قەڵەم وەڵامی بەرەوە بۆ پیشەکی پێوەنی بۆ سوکایەتی پێەکەی تەواو دەکەم کاتن زۆر پێبەخشیت ئەچمە لای کاک شاسوار لە کفریەوە کاک شاسوار بەرەگرم کاک شاسوار السلام عليكم. عليك السلام ورحمة الله. باش براي خوم. باشي كاك شاسوار جان سپاس دەکەم. خود بردم أمانة داعش أنا محمد من يجم داعش. قلنا محمد يعني تو داعش لك زي بك بأخلاقي بك فساد بيدي مساج بك تو نجلا خانة ده بدزي شنو كان زي بكري قاچاق تي بكري هفتا ورتا بو يغنا غبد زيتي اكري أمانة كمال تورستن. تورستن تيجي أول شيء وها تورستا كلماتها تورستا ولا تورستن وما تورستن أما ألماني كافرن تيجي أما تورستن أما حكومة تورستا حكومة كردي تورست هذا ديكلا حكومة كردي تورست لا يقول حكومة كردي تورست هركز لنا تورست أما خلق فكان خلق رفيانا خلق أشكازات خلق رميانا خلق كوجان خلق نوشالا كان خلق انفالا كان أما بس زمانية تابي انفالو شيء بخوات زمانية تابي داخ جرانم بكيتا جوزا ليان أم بو إيران بو تركيا فيا خلق مرشدي دري قربانية دري لاتينا كاكا لاتينا وشيا خلق نانية دي خوا خلق أغنية دي خوا أما لازم خلق فكا وخلق إيسا خويا تيرستن خويا دي أخلاقن خويا سوال بيستن خويا داير بيستن تيرستن بارتي تيرست يكتي تيرست إرهابنا معنا والله إرهاب دس خوش بك كاك شاسوار جان خمس شيء دا بشمانة لي الفايدة بشمانة لي دس خوش والله تيرستن ما فضل داي تيرست دس خوش بك سپاس كاك شاسوار جان پەیامەکەت گەیشت با زۆرترین پەیوەندی وەربگرین کاک کاروان لە هەولێرە وەرەگرم فەرموو کاک کاروان. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. کاکە سڵاوی خوای گەورەتان لەوێ دەست خۆشتان لێ دەکەم. سپاس دەکەین کاک کاروان. طبعا بۆ خۆی ئەوانە لە هەموو بارێکەوە ڕسوا بوون ئەوە یەک دایک و باو سەیر باوکە ئەگەر منداڵ ئەگەر لە ماڵەوە باوچیان قومارچی بێ باوەڕ بکە ئەو منداڵانە دەچەوتێنەوە بۆ لەبەرەوەی قومارچی پیاوی قومارچی
قەت ڕۆژێ بەژیستانی پرۆ ناچێتەوە بۆ ماڕەوە منداڵەکان ئەو هادەی هەردە بە دەمیان بکەنەوە وەک جوچکە باوکیان ناتوانێت تێریانکە ئەو حکومەکانە ئەو دوو بنەماڕەش ئەوانە قومارتین کاکە هەرچی نەوت و غاز و داهاتی مرور و ئاو و کارەبان هەمووی خوارد ئەوانە قومارتین کاکە منداڵەکانە دەستنە ئەوروپا بەشان بە ملیارار دۆلار دەدۆڕێن کاچی من ئەوانە حەد چەندی عالم هاوار بکە گوێ لە کەس ناگرن لە بۆ قومار یەک عادەتی هەیە ئەگە بدۆڕێنێ قسێکی دەکەم من لەبەر حورمەتی ئەو بەرنامە قسەکە ناکەم ئەوانە قومارتین کەس لەگە قومارتی هیچی پێ ناکرێت ئیلاتی ئیلا هەستان لێیان لە ناویان بەری بەزەبری چەک لەبەرەوەی ئەوانە سەگ و سواریان گەلێ زۆرە کاکە بەڵێ دەستەکانت خۆش بێ کاک کاروان دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت چمە لای مام جەوهەر لە کۆیەوە هەموو کاتت باش مام جەوهەر دەڵێم ڕوو لە کێ بکەین چارەمان چیە ڕزگاریمان بێت لەم زەبوونیە کارە ساتە زۆر کارە ساتە 1500 ملیۆن کەس بەچا پارێزگایدا دەژی وەکوستین 1500 ملیۆن کەس ڕەنگە 500 ملیۆن بەس خوێندکاری هەیە وەڵا شەرمە 8 ساڵە ئەتوو پارەی خوێندکار نادەی سەردەمی مەلیک و عەبدولکەریم قاسمی لە مەکتەبەکان خواردنە بوو مامۆستا بە تۆبجی دەیدانێت دڵکوبەرەکە بوو کتاب هەبوو هەموو شتە بوو دەرمان هەبوو ڕێژی احترام هەبوو نازان بۆ وای لێ هات وەرە میلەت داوای ژیانی خۆی دەکا ئەو ڕقیلیت نەفتت پێ نەدرێ خزمەتگوزاریت پێ چارەسەر نەکرێ پارەی پاشەکەوتی موچە نەدەیەوە پارەی لێبڕێنی موچە نەدەیەوە قاسەکان پڕبی لە پارە خارج پڕبی لە پارەی داهاتی ئەو خەڵکەی چاوەڕوانی 200 ملیارەکەی بکەیت والله دەبواە بە سەرۆکی حکوومەت و بە هەموو ئەندام پەرلەمانەکان و بە وەزیری پەروەردە و وەزیری ئەویدی کە باڵای نازان چی پێ دەرێن هەموویان چمانە بەردەمی خوێندکاران یان گۆرپا داوای لێبردن دەکەین ئەنگۆ حەق خۆتانە بەرە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بەرە سەردوو وەزیر و بەرە ئەندام پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم فەرموو پێکەوە بڕۆن سەردانی ماڵە قوتابخانەکان قوتابیەکان بکەن بزانن ئێش و ئازاریان چۆنە ئەودا خۆتان حەکەم و حاکم بن هیچ کە بە میلەت مەرن جێرە شێوێن بە میلەت مەرن تێکدەر قوتابێک بابوودا چێ ڕەنگە نەخۆش بی کرێتیبی پارەی پێدابین نەکرێ ئایا دەنابی سەرۆکی حکوومەت چۆن تۆ گلەیی لە قوتابیان دەکەی چۆن تو بازارتان خۆرەخ کرد کارەبا زیرەکتان هینا ئاوتان کردە زیرەک بەس مایە لە بەردەمی ماڵەکان قەپاندانێن بە سرنجی خوێنی ئەو ملەتە بەمزن لە پێناوی چی ئەو هەلە وڵاتان خۆ ئەرە لەمە نامەی چت گوت لۆ نایی باز بکە بزانێت چ لەمە نامەی گوت چ بە وڵاتەکان گوت داوا لە قوتابیان دەکەم هەمویان ئیمزا کۆ بکەنەوە ئەمن یەک لەو بەندەم لە چین لە بەردەمی ساحەی تەحلیل نسخەی دەدەینە ئومەی متحیدە مەجلس الأمن کۆنگرێسی ئەمریکی جامعەی عەرەبی حقوقی ئینسانی عالەمی هەموو حکوومەتانی دنیاە با هەمویان بێن حەکەم و حاکم بن ئایا 30 ساڵە نەتوانی دەرزیەک دروستکەی بە سوژن چاومان دەکۆڕن بە چەقویکرد لە پشتی مل سەرمان دەبڕن ئیهانەمان دەکەن دەمان کورسن زیندانیمان دەکەن لە پێناویتی دەستەکانت خۆش بێ مام جەوهەر دەستانە بگوت بکرابە ڕێگەم بدا لە ڕادیۆیەکان دەیانگۆ وەڵا حکوومەتی بە سەعادای لە کورد کرد خۆی ئێستا بۆ خۆمان کوردین حکوومەتی خۆمانە ئیچەیە تو ئەو خوای سەرکردە بێتە ناو ملت بە ئیسراحەتی بسوڕێتەوە لە شار و ساوتکەکان خۆشتر نیە لەوەی لە پەنای خۆی مات بکە و بڕیاری ناحەق بدا و دژ بە میلەتی کورد خوار حمیان پێ بکە چۆ مصر نەیتانی ڕێلەمەلی کرد بگری ئەوانەش ناتوانن ڕێلەمەلی کرد بگرن قوڕیان بەسەر چێوە دەچن ئاهون وسەی 5 ملیۆن کەس بەسەر کۆمارە کەستەوە دەرەبا لە بەغدای یەک بین ئەدی بۆ لێرە یەک نابی کاکە کەس دەستی گرتووی ها والله شەرمە دەبا هەر کوڕە بڕە پەرلەمانەکەی قەپات کەن و با بە حکوومەت بەسەر وەزیری سامان و سروشتیەکان و وەزارەتی دارایی هەبی بە قورآن پێویستی بە یەک وەزارەتی ئەبەر هەر ئەوکە وەزیری پەروەردە مام جەوهەر سپاس دەکەم کاتم زۆر پێبەخشید مەمنونی جەنابەت بۆ پەیوەندەکەت
بەڕێزان وەکو ئاماژەمان پێکرد ڕاستەوخۆم بەرنامەیە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکە گوازرێتەوە بۆ ئەوەی بەڕێز کاگهێمن نووسێتی بەداخەوە خوای گەورەوەمان لێ بکەیت خۆمان بگۆڕین تا وەکو ئەم بارودۆخە بگۆڕێت. کاک سەلاح لە کەرکووکەوە وەرەگرم دواتر کۆمنتەکان نەخێنمەوە لەسەر هێڵمەوە ببوورە کاک سەلاح. بەڕێزێک بە ناوی ئالان دانا نووسێتی ئەیناڵەن کەلوپەلی حکوومەت ماڵی گەلە ئێ ماڵی خۆمانە دەیسووتێنین. من سیارەی ناوی دەستگایەکی نووسیوە دەستم کەوێت ئەیسووتێنم. کاک ئەحمەد بامنووری سڵاو ڕێز ئەنێرێ سپاسێکەین. موسلیم جەباری نووسیوێتی شەقت هەڵدا لە ڕوخساری چیت پێ بڕا بەشت هەر کۆیلایەتی بێ ناوت زڕا هەتاکەی غەدر و خیانەت بۆ ئاغاکەت قوتار نابی وەختێ پەتی زوڵم چڕا. دیارە لە کۆتایە ئاماژەی بە ناوی شاعیرەکە کردووە کاک ئاواد ئالانی سپاسێکم. کاک یاسین ئەمین ئەڵێ کێشەکە هەر زانکۆ پەیمانگاکان نییە دزینی نەوت و خاڵە گومریچەکان و بندیوار و نەبوونی هیچ خزمەتگوزاریەکە و دانەمەزراندنی ئەو هەموو تەخەڕوجە و بە هەزاران کێشەی تر. ئەحمەد سرێچمەیی نووسیوێتی بڕوخێ ئەم حکوومەتە. پەیوەندیەکی تر وەرەگرم کاک هەڵمەت لە کۆیەوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. بۆ ئەو کەرەی کە جووتەکەی وەشان بەڵێ کەرە جووتە مەهاوێژە تەرخی ڕۆژگار سەرە و لێژە کەرە جووتە مەهاوێژە تەرخی ڕۆژگار سەرە و لێژە وا مەزانە هەر بەهارە سەرغ دەگۆڕێ ئەمجارە پۆشاکەکە جەرکەی نوێیە بە تەنها بێ عەقڵیت پێیە بەڕاستی ئەوەی کە بینیم یعنی ڕوا بکەن وەسف ناکرێن. بەڵێ دووبارە بوونەوەی مێژوو ئەمە دووبارە بوونەوەی مێژووە مێژوویەک لە سەردەمی سەدامی بەعث مێژوویەک لە سەردەمی حکومەتی کوردی یاخود بڵێن دەسەڵاتی کوردی باشترە چونکە ئەم دەسەڵاتە حکومەت واتە حکومەتی هونەری بەڕێوەبردن ئەمانە هەرچیان تیابێ هونەریان تیان نییە بەجددی ئەمانە دەسەڵاتێکی تۆتالیتاری خۆستەپێنی پووتی چەپەڵی هیچ هەر وەسفێکیان بکەی بە هەر شێوەیەکی و پیس وەسفیان بکەی هەر وشەیەکی پیسی فەرهەنگ کۆ بکەیتەوە بیخەی بیدێ بە نیچوانی ئەمانەیە هێشتا کەمە هیوادارم بە خۆیان دەست خۆش بێ خوا سپاس دەکەم ڕەنگە ئێستاش هیچ نەبوو بێ دەکرێت بگۆڕین دەست خۆش بکەین کە کوردستان لەوە خراپتری بەسەر نێ. سپاس بۆ جەنابەت کاک هەڵمەت دەست خۆش بۆ پەیوەندەکە دەچمە لای کاک شەمسەدین لە ئاڵتون کۆپری. بەڵێ براکەم فەرموو کاک شەمسەدین. ئەم کاتتان باش هەموو کاتت باش. ئەو هەولێرە لابەرن ئەوە ئاڵتون کۆپریە ئاڵتون کۆپری لە ڕووی ئیداریەوە سەر بە کەرکووکە یان بنووسن کەرکووک یان بنووسن ئاڵتون کۆپری یان پردێ بالضبط. بەڵێ فەرموو کاکە من ئەڵێم زاخۆ و مەغمور فەرقی چییە؟ بەڵێ زاخۆ مەغمور فەرقی چییە؟ داواکارم لە سەرکەردایەتی کورد لە بەغدا بکشێتەوە ئەم ئەنفالسیانە. بەڵێ لە بەغدا بکشێتەوە هەتا مەغمور و ناوتەدابراوەکان وەک خۆی لێ نەکاتەوە قەیناکە ئەوە وتمان جێیش دەستی بەسەر جێشی عێراقی دەستی بەسەر ناوچەکاندا گرت. بەڵێ ئەوە جێیش دەستی بەسەرا گرت بەس ماڵ و ملکی خەڵکی هەژار و فەقیر هەمووی هی کوردە. باش تاپۆی هەیە هەموو شتێکی هەیە. داواکارم هەموو حیزبە گشتەکانش بەدەنگ بێن بۆ ئەوەی بکشێنەوە لە بەغدا مەسە ئەنفالکردنی کورد. دەست خۆش کاک شەمسەدین سوپاس بۆ پەیوەندەکەت سەرکەوتوبی ئەچمە لای کاک ئاری لە برا عەزیزی داواکارم ئەم دەنگە ڕابگەێنن بە هەموو کورد بە هەموو سەرکردایەتی کورد. بەڵێ
فەرقی نییە بەیانی مەخمود داگیر بکرێ حساب کە سلێمانی و هەولێری داگیر دەکرێ. بەڵێ بەڵێ دەستی خۆش بێخوا سپاس دەکەم کاک شەمسەدین دەست خۆش سپاس بۆ پەیوەندێکە دەچمە لای کاگاری دواتر هەندێک کۆمنتە خوێنمەوە کاگاری جان لە خزمەتە فەرموو کاگاری گیان جان سپاس بۆ بەرنامەکە ئەزیزی زۆر جوانە زۆر سۆری بەڵێ جانەکەم جان باشی جانی من وڵا زۆر باشم الحەمدوللیلا فەرموو بۆ بەرنامەکە چۆرە ناو تەوەرەکە و لە خزمەتام بزانین قسەی جەنابەت چییە لەسەر خۆ پیشاندانەکانی ئەم دوو ڕۆژی ڕابردوو وەڵای بەس یەک پرسیارمەیە بەڵێ ڕوو نایە بڵم کوردم ڕوو نایە بڵم خەرکی ئەم کوردستانم ڕوو نایە بە ناوی کوردی و یەکتر ناوی خۆت دێنی لە هیچ وڵاتێکا بڵێ کوردم حەیبە بەڵێ یعنی وایان لێ کردوین یعنی لە نازانم چی بڵم یعنی وایان لێ کردوین ئەی بە بڵێ من کوردستانیم ئەی بە من بڵێ کاکە گیان لە وڵاتێکا دانیشم پێڵن کوردستان حکومەتمان نییە وڵاتمان نییە تێگەشتی هیچ یعنی کە دوو مافیامان هەیە و تەواو دوو میافەیزە بەلەح وەکو تیمساح قوتیان داوین و تەواو هیچ ترم نییە یعنی هیچ ناکەیت ئێمە هەموو ئێوارە لە NRC لە بەرنامە جوانەکە ئێوەیە تێگەشتی هەموو ئێوارە کە دووبارە بێتەوانە ئێمە بڵێن ئەمە وەکو چی بکوین یەک ئاسمیسات بکوین بۆ میلەتە هەموو ڕۆژێ ئەمە چی بوو چی بوو چی بوو چی بۆ کاکە گیان ئێمە ڕسوا بوون و داما بوون و سەرگەردان بوون و قڕکراوە بەسەری هەموومانە تاوی کرد هیچ قسەیکەم نییە بەس ئەو ناڵە مە لە ئەسەب من کورد نیم یعنی بەزمانی کە کوردی قسە لەگەڵ تۆیاکەم وا لە ئێمە کردووە لە یعنی سووک بوون سووک لە ڕووی تۆ ڕێزم هەیە بۆ تۆ بۆ بەرنامەکە بۆ میلەتەکەش دەگەشتی فرۆشت یعنی فرۆشت یعنی فرۆشراوی حکومەتی بەحەز وای پێ نەکردین بە قوربانی بڵێن حکومەتی بەحەز وای پێ نەکردین حکومەتی بەحەز بەو دیکتاتۆریەی خۆیەوانێ کە دیکتاتۆرێکی زاڵم بوو تێگەشتی بەتەما بوومان گوێزێتوانە بە خوار ڕۆمادی ئەوە هەموو ئەوانەی کە بەتەمەنە شایدن تێگەشتی مان گوازێتەوە بۆی کە کوردستان هەر نەمێنە کە تەختیکارای تێکچێ لەبەرەوەی کوردستان کورد حکومەتی کوردی لە وڵاتەیە تەواو فاشلە ئیتر لەوە زیاتر واضحه کە پەیوەندی بە تۆ کردووە من یعنی کە زۆر سپاس دەکەم کە دەستخۆشی لێ یەکەم کە پەیوەندەکەتان وەرگرتووم بەڕاستی ئەمانە تێگەشتی ئەیانەوێت لەوە زیاتر تێگەشتی یعنی سووکترمان کرد دەستی خۆش بێ پەیامەکەت گەیشت زۆر بەڕوونی سپاسی جەنابەتەکەم بۆ پەیوەندەکەت سەرکەوتوو بی ئینشاءڵڵا کاک کەریم عەلی نووسیوێتی میلەت ئەم دەسەڵاتەی دەبێت تا خۆمان چاک نەکەین قەت ئەم دەسەڵاتەمان بۆ ناگۆڕێ کۆمنتەکەی زۆر تێکەڵە ینی بۆم ناخوێنرێتەوە بە ئاسانی وەکو شعرێک نووسیوێتی بەڵام زۆر تێکەڵ بووە کاک باخەوان شتێکی نووسیوە بەڵام زۆر تێکەڵە ئەڵێ گەلێک کە نەما یاسا لە ناوی خێرا لێی دەرچۆ تا نەفەوتاوی گەلێ سەرداری لە یەک تێپەڕێ وەک ئەم گەلەی ئێمە دەبێتە مۆڵگەی دز و جەردە و سەرسەری وەک تەیری تیژباڵ سنوورت نەبڕێ گەرمێشکت نەپژێ لە برسان ئەمری. سوپاست دەکەم کاک محەممەد قادر بە خاڵێک بەشداری کردووە لە لایڤەکەمان سوپاسی ئەویژەکەم. کاک ئەحمەد لە کفریەوە وەرەگرم. کاک ئەحمەد باش کاک محەممەد سپاس دەکەم گیانەکەم فەرموو. کاک محەممەد دەم بکاتە لە خزمەتم کاک ئەحمەد. کاک محەممەد خۆ بەچن چیە بەرامبەرم کۆپیشاندانە ڕەئم چییە؟ بەڵێ جەنابەت وەڵام من دوو ڕۆژە لە نێو وەکو ڕاگەیاندنکارێک لە نێو پاپۆڕای جەماوەر و خۆپیشاندەرانم لە خزمەتیانم. باش ئەم 53 کورسیە بە چی کاک محەممەد ئەگە بەڕای ئەمان جای ئەمانە نەبێ؟ ئەم 53 کورسیە وەکو خەڵک ئەڵێ بەشێکی باشە باشە وەڵامت بدەمەوەیان پرسیار لە چیەکە؟ ئەم 53 کورسیە بەڕای هاوڵاتیان بەشێکی بە تەزویر هاتووە، بەشێکی بە چاوسورکردنەوە هاتووە، بەشێکی بە دەنگی
هەندێک لە هێزە ئەمنیەکان هاتووەوانەی کێسا شەڕ لە تەلە بە هەڵەدەن ئیتر ئاوای هەنی بەشێکیشی بە وەک خەڵگەڵێ بە تەزویر بۆ خۆی کاک محەممەد هەمووی هەموو کە سوکاری هەر کە سوکاری ئەمانن کە ئەم حکوومەتیان وا لێ کردەوەی تاکێ لەسەر جادە شەو ڕۆژ دانیشتوونە کە سوکاری ئەم قوتابیانن ئەم قوتابیانە و من و ئەوە هەروەڵام بەڵێ بەڵێ ئەم حکوومەتیان وا لێ کرد کە بێتە خاوەن 53 کورسی و شەق لە کەڵکەڵدا بەڵێ دەست خۆش کاک ئەحمەد جان باشە سپاس کاک موخلیس وەرەگرم لە پەیوەندەکەی داخراوەتەوە بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لێرەدا ئێمە بۆیە قسە لەسەر ئەم تەوەراکەین لەسەر ئەم بابەتە چونکە بابەتێکی گەرموگوڕی ئەم چەند ڕۆژەیە قوتابیان هاتوونەتە سەر شەقامەکان داوای سەرەتاییترین مافی خۆیانەکەن ئەویش دەرماڵەیە ئەم دەرماڵەیە لە 2014 لەم قوتابیانە بڕێنراوە بە بیانووی قەیرانی دارایی لە ئێستادا ئەم قەیرانی داراییە نەماوە نەوتگرانە دۆلار بەرزە داهاتی خاڵە سنوورەکان هەروەکو خۆیەتی بگرە زیاتریشە بەڵام حکوومەت نایجێڕێتەوە بۆ قوتابیان کاک جەمال لە کەرکووکەوە ئێمە ناڵێن جەمال ئەڵێن جەماڵ فەرموو کاک جەماڵ مرحبا لێبێ مەرحەبا کاک جەماڵ گیان باشی حەدت چۆنە حیاتم عەزیزی چاوەکەم باشم حیاتم الحەمدولله خۆشی بەرنامەکە دیش لێەکەم سپاست دەکەم مەمنونی تۆم ئەرێ مامۆستا بەس پرسیارێکم فەرموو لەبێڵانۆ چەند ساڵ داوای کرد لەگەڵ قەومەکەی کێ چەند ساڵ داوای کرد لەبێڵانۆ سەراری خوای لێبێ وەڵی ئێستا دووبارەی کەرەوە ئەوەی جۆم لێت نەبوو چۆن نەبیڵانۆ سەلامی خوای لێبێ نەبی وڵڵا نوح 500,000 ساڵ نازانم شتێکی لەو بابەتە 950 ساڵ داوای کرد لە قەومەکەی بەگوێی نەکرد بەڵێ ئەمە 950 ساڵ داوایان بڵێ هیچی سوادەی نییە باشە بۆ ئیسفادەی نییە کاک جەماڵ بۆ ئیسفادەی نییە جۆ ناگرێ حیاتم ئەوی شەرپیانەوت خۆ بە نەبێڵا ئەی بەچی گوێ ئەگرێ بەچی گوێ ئەگرێ بەچی گوێڵا بە هیچی گوێ ناگرێت بێ باشە قەینا ئەم هەم کەسێ لەم کوردانە سەن کەس نایەتە جواو هەردایەتە جواو تووتیا قسە بە کوردەکە کەس نایەتە جواو بەڵێ یەکێکی وەک کوردغان یەکێکی وەک کوردغانە لێ کورد مردوو لە زوو و باشترە من موقف لە نەوتەی لێگرمەیە لەم نەوت دوڕا بووی بەخوا بە سنجەش نایدەبێ بەڵێ بەڵێ کاک جەماڵ گیان دەستەکانت خۆش بێ سپاس دەکەم بۆ پەیوەندەکەت سەرکەوتووبی هیوای لەشساغی و سەلامەتیت بۆ خوازم کاک ئەحمەد لە سلێمانی وەرەگرم کاک ئەحمەد بەڵێ السلام عليكم كاك محمود وعليك السلام ورحمة الله وبركاته السلام عليكم كاك محمود وعليكم السلام ورحمة الله وبركاته شلوني براكم ماشي يا أخوة سلامت بك كاك أحمد سپاسەکەم ئەو پیاوانە گوێ لە کەس ناگرن کاک محمود ئەم پیاوانە سەرسەختن ئەم پیاوانە پیاوی حکومەت نین پیاوەوە نین وڵات بەڕێوەبەرن بەس ئەم میلەتە داماوەمانێک کردووە بە سەرکردەی خۆی باش ئەوانە بەڕاستیەکەی قابلیەتی نییە وڵات بدەنە دەستیانەوە ئەوانە شوانێ زۆر لەوان ئاقڵترە زۆر لەوان بەڕێز زۆر حرمەت لە هاوڵاتیەکە یەکرێت بەڵێ بەڵێ ئەمانە قابلیەتی ئەوانە بە شەڕەتمەنگ و بە زۆری چەک نەبێ دەرناچن ئیجا ئەم میلەتەیش ئەوەنە داماوە خەڵکێکی وای نییە و پێشڕەویە و خەڵک بکات و لەم وڵاتە دەریان کرد ئەوان بە سەدام حوسێنیانەوە بەحسی سەدام حوسێن نە دزیە کرد نە حیزیە کرد نە خاینیش بوو باش ئەی ئەمان ئەمان چیەکەن ئەمان لەبەیە سێ کەس وەک گورگسەری کردوتە سەری سەگبار شەقێکی هەڵەدا ئەگەر پیاوە بێ شەقێ لە منەتردا لەو سەرزادێنان سەر شەقی هێڵدەنیان نا لە چێ لە حەشدی شەعبی نانا ئەو مناڵەکە سیان چوار سەرێکێ کرد بوو وەکو گورگ و
ئەوی شەقی تێڵەداوتە لەبەیە وامزانی باسی حەشدی شعبیەکەی لە کورەوانە و پیاوانین بەرامبەر حەزی شعبی بتوانن هەر ئوجرەتیان هەبێت بەڵێ کابرایەک لە کوێ بوو تەلەفۆنی کرێوی نازانم مەغمور و چی حەزەکەم بێتە سەیران بەر حکومەتی عێراقی من حکومەتی وەگە من بۆ چییە مەکەی حکومەتە ئەمە دز و جەردە و پیا و کوژەت بڕێ سەگیان هەیە پاسیانەکە ئەوەنیان نەماوە سەگەکان و خۆشیان لە ناوچن دەست خۆش بێ ئاخوا کاک ئەحمەدجان دەستخۆشی دەکەم و خوا لەگەڵ بێ کاک محەممەد وەرەگرم و کۆمنتە خوێنمەوە کاک محەممەد لە سلێمانیەوە ئەم میێوارەیە باش قوربانجان هەموو کاتت باش کاک محەممەد زۆر سپاسی جەناب و دەستخۆشی بەرنامەجانە سپاس دەکەم بەڕێزی مەمنونم وەڵڵا بەنیسبەت بەڕاستی من خۆم ئەمڕۆ لە ناو ئاپۆڕەی گەنجانی خوێنەواری و بەشکراوە بووم لە سەرای ئازادی زۆر دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەم بەس کەناڵی پەیام بینی کە ڕۆماڵی ئەو تەقە و شیمیا بارانەوەینە و ئەو خێڕژانی مەسە ئەو گەنجانە بەس کەناڵی پەیام بینی بەڕاستی یەک کەناڵم لەو ناوە نەبینی هەمووی کەناڵانە هەمووی بوون مەیدانی پارتیەکێتی بەنیسبەت ئەم پۆلیس و ئەم ئاسایشانە من ئەتوانم بڵێ ئەمانە مناڵی زۆڵە جاشەکانی کاری بەحسن بەڕاستی ئەمانە مناڵی جاشەکانی زمانی بەحسن یعنی ئەوانە نە خەڵکی سلێمانی ئەوانە خەڵکی شارەکان کەس نازان ئەمانە بێژی کەس ئەمانە زۆڵی کوێ ناڕێ ڕژانەکە ئەم سلێمانیە بۆ ژیانی فەقیر و گەنجی و کچی جوان و کچی کوڕی جوان و فەقیر و هەژار کە لەبەر کاتە سەر جادەکە دایە مافی خۆیەکە بەڕاستی شەرمەزاریە بۆ ئەم زوو جەردە و چەتە و مافیانە خوا ئاگای لێیە چونکە من لێرە وەڵام خوای بیکە بەخاتی ئەو قورئانە خوا سوک و ڕسواگەی خوا ماڵ و مناڵام بخەیتە سەر جادە بەخاتی ئەو قورئانە وەکو وان لەو عالەمەکە وەکو ماڵ و مناڵ عالەمان ئەو هەموو تەفلت و ناکرد ئەمانە کاکە ئەمانە یەهودین ئەمانە ئیسرائیلین کاکە ئەمانە مافیان بە کوردەوە نییە ئەمانە کافرن بڕە شەو تابانی نادی دیسکۆ بەس لەبەر ئەوەی ئەو گەنجە خوی ئەو گەنجانە شەڕ بکە بڕە لەو تەچنارە هەموویینی مەسئولە هەمووی کوڕە مەسئولە من لێرە دەستخۆشی بەرنامەکە من ئەڵم خوایە بیکە بەخاتی ئەو قورئانە خوا سووچیانکەی خوا ڕۆیانکەی لە قیامەتە خۆیان دەست خۆش بێ ئەخوا سپاس دەکەم کاک محەممەد پەیامەکەت گەیشت بەڕێزان کاک ڕابەرسۆران نووسیوێتی خۆجێلکردن لە ستەمکار ستەمە خۆجێلکردن لە کاتی پێویستی خەڵک نامردیە خۆجێلکردن لە ئەرکی سەرشان خیانەتە خۆجێلکردن لە دۆستانت بێوەفاییە دواتر نووسێتی ماسا شەماڵ موفتی ئەگەر ئەوە شەرمەزار بێت پشتگیری ئەم دەسەڵاتە ئەکات خوددا کەناڵی پێیام سەرکەوتوو بکە بۆ ئەو پەخشە ڕاستە و خۆجوانەیە سوپاسیانەکەین کاک ڕابەر دەستان خۆش بێ کاک محەممەد کەریم ئەڵێ خەتای خۆمانە ئەگەر میلەت غیرەتی هەبێ ئەمە قبول ناکە کاک حەمزە عەبدوڵڵا من داوام لە بەڕێستان و مامۆستا عەلی باپیری جەنگاوەری سەردەمی شاخ و دژی ستەمی بەعس هەیە هیوادارم وەک ئەو کات قۆڵی لێ هەڵماڵێ دواتر ئەمە سەکۆیەکی ئازادە بۆ هەر کەسێک هەر شتێک ئەنووسێ کاک ڕابەر نووسیوێتی کۆمنتەکە نەخوێندەوە خوێنمەوە کاک ڕابەر ببوورە بەرچاوم نەکەوت بۆ کاتە ئومێد حەمید ئەڵێ دەستان خۆش بێت کاک مەحموود تەنها دەستخۆشی بۆ کەناڵەکەتان بۆ ڕووماڵی تەواوی خۆپیشاندانەکان بە هیوای بەردەوامیتان لە ڕۆژانی داهاتوو سپاسانەکەین ئێوە بەڕێزن دیارە کۆمەڵێک هاشتاجی تایە کە داوای ئازادکردنی خەڵکێک ئەکا بە نمونە نووسراوە بەڵێ بۆ ئازادکردنی مامۆستا بەرهەم هەروەها حەسەن کاک حەسەن ئەڵێ سڵاو وشەی حکوومەت بسڕنەوە بڵێن دەسەڵات خالید محەممەد ئەڵێ سەری خوێندکارێک لەژێر پۆستاڵی نەخوێندەوارێک شایانی قبول نییە حاجۆ بابانیش ئەڵێ دەستان خۆش بێ بەڕێزان منەمێ ئاماژە بە یەکشت بکەم بەڕاستی لە ساڵی 2014 و 15 کە قەیرانی دارایی دەستی پێکرد هەمومان بیرمانە پێشمەرگەیەکی بەڕێز ئاسایشێک پۆلیسێک کاتێک کە خۆپیشاندانیان ئەکرد هاتنە سەر شاشە دەستیان ئەکرد بە گیرفانیانە هەبوو 1000 دینار هەبوو 250 دەرهێنا ئەیود من ئەمە پارەی گیرفانمە منداڵی ساوام هەیە نە شیرم هەیە نە دایبیم هەیە نە ڕووم هەیە بچمەوە بۆ ماڵەوە هەبوو ئەڵقەی دەستی خێزانی ئەفرۆشت ئەیکرد بە مەسرەف بۆ منداڵەکانی ئەو کاتە ئێمە هەمومان وەکو عاتیفە وەکو حەماسەت وەکو ئەوەی کە
سکمان بۆیان نەسووتا لەگەڵیان نابووین بەڵام ئەمڕۆ ئەوەیان بیر چووەتەوە بەشێک لەو هێزانیانە لەگەڵ ڕێزم ڕەنگە هەمویان بەو شێوەی بیر نەکەنەوە بەشێک لەو هێزانیانە و ڕۆژانەیان بیر چووەتەوە کە خەڵک لەگەڵیان بوو لە ئێستەیە بەو شێوەیە تەعاداکردن لە قوتابیان و لە خوێندکاران و لە خۆپیشاندەران بەڕاستی کارەساتێکی زۆر زۆر گەورەیە مێژوو ڕەحمتان پێ ناکا بۆ مستەقبەلی خۆتان و نەوەکانتان تکایە ئەوەی جێپەنجەی لە باشیەکە دیار بوو بێ تا ئێستاش باس دەکرێتەوە ئەویشی لە خراپەیە بوو بێ هەتا ڕۆژی قیامەت نابڕێتەوە و هەم باس ئەکرێتەوە بۆیە مێژوویەکی جوان بۆ خۆتان تۆمار بکەن تکاتان لێکم کەسیش بێڕسق نابێ ئەو کەسەی کە ڕسقەدا تەنها خۆی پەروەردگارە کاک ئاسۆ کۆتا پەیوەندی وەرەگرن کاک حاجی جان سڵاوی خوای گەورەتان لێ ببرێن سڵاوی خوا لە جەنابەت کاک ئاسۆ گیان یا ڕەبی پەروەردگار سەرکەوتووتان کە ئینشەڵڵا ئامین ئینشاءڵڵا پێم خۆشە تۆزێک کاتم دێتە پێم وا بێ 360 کەڕەت پێی هەوڵم داوە پەیوەندیتان پێ بکەم 360 کەڕەت بەڵێ هەرە بەخوا حەزەکەی سەرڕسمەکەی بۆ نێرم بڵاوی نا لە خزمەتام ئەنجا مەبەست بۆی کە پێم خۆش بوو کەناڵەکەتان هەروە ئەو پەیامەی کە هەڵی گرتووە بە ئەرچی خۆی هەستێ بۆ پەیامەی بەڵێ تەرەویژیر نەبێ سوار شەپۆلی ناڕەزایی نەبێ کاک مەحموود باش ئەمڕۆ جیل جەدید کابرای سەرۆکی جیل جەدید هات دەریان کردە خوا بزدادێ بەڵێ جا خۆی یەک شتێک هەیە حەفدەی شوبا دەیەنمەوە بیر خەڵکی کوردستان حکومەتەکەی بەرەم ساڵح دەرماڵەی ئەو کاتە خوێندکاران هەمووی هەیە بوو قەرز هەبوو سرفەی زۆات هەبوو عقار هەموو شتێک هەبوو بەڵام لە ئاخیرا بینیمان چەند کەسێک شەهید بوو ئەو برادرانی کە ئێستا لە حکومەتان و چایە لە مدیرناحەیەکە دەریش کراندارە لە حکومەت ئێستا دووبارە لە حکومەتان ماونەوە لەم حکومەتەیە بە مدیرناحەیەک بۆ وەزیرێک و بۆ جێگری سەرۆکێرەم هەیەە کەس قسەیەکیان پێ ناڵێ دا کەسی تر بە تایبەتی و جیل جەدیدە نەوەی نێ بە کوردیەکەی خۆمان با سواری شەپۆلی ناڕەزایی خەڵک نەبێت ئەو ڕۆژەی کە کێشەکە لە بەردە مەڵبەندی چێتیا دروست بوو ئەو ڕۆژە پێشکەشکاری بەرنامەکەیان و پەیامێرەکەیان هێشتا خۆپیشاندەران لەسەر پردی خەسرەخوا بوو کاحاج ئەوەی دۆ گەشتە بەردە مەڵبەندی یەکێتی کێشە دروست بوو گازی کاتێکیان تۆ چیشت بەمەیە تۆ گەر هەستاوی پەیامێرەکەت ناردووە تۆ وەرە کاتێکیان ڕۆماڵێکی جوانی و خەڵکە بکە باش بشێوی دروست نەبێ هەوڵ مەدە تۆ بشێ تۆ نقطەی زەرفە دێ دەستێکێتیشەوە تۆ دەکردوو بۆ لە دوو سەرەوە قازاندێتی یەکێتی تۆ بۆ خۆتەڵێەوە گەشتە بەردە مەڵبەندی یەکێتی ئەو هاتەنەوە هاتن یەکێتی مازی خۆی دیسکاوە لەسەر تۆمارکە هەرامەکەت پێدا بکە لە کاتێکا کە تۆ قسەی بۆکەی ئێمە بۆ خۆتانەمەی بۆکە ئەو کەناڵە من بەستنیەوە نییە کەناڵەکەی ئێوە ئەوەی کردوتانە بە مەردایەتی کردوتانە هەر بە مەردایەتیش بە پەرلەمانتارەکانتان ئەوەی کە حەقە ئەوەی کە قسەیەک حەقە بۆم دنیا و بۆ دنیاتان کردوتانە باجیشتان داوە نمونەتان سۆران عومەرە دراوە و سۆران عومەر باجی ئەو حەق بێژیەی کە دای لە ڕابردووە ئەو ئیستا بۆ خۆمان ئەزانین ئەو پیاوە لەو پەرلەمانە نەماوە ئیستا ئەمانە کۆمەڵی خەڵک هەیە کاکە گیان من خوێندکاران بێ و من بم و تۆ بیت و هەر کەسێک بێ مافی خۆمە باڵزینە نییە ئاوە نییە کارەبایە نییە نەوتە نییە غازە نییە هەرچی بڵێ عەفوو هەرچی بڵێ لەم هەرێمەیان نییە خەڵک لە خۆشیان ناڕوا بۆ بیداڕوستێ بەڵام کاکە گیان ئێمادی ئەم شتانە هەر هەمووی من یەک شتێکم پێسەیە بۆ خەڵک یعنی ئەمڕۆکە چەند ڕۆژی تر با بڵێن دە ڕۆژی پیش خۆپیشاندانە با بڵێن ڕۆژە پیش خۆپیشاندان بەڵام بۆ خەڵک یعنی یەک خەبات جەماوە خوێندکار ناڵێن بۆچی دروشتێک ناڵێنەوە بۆم پارێزگارەی کە بە دەنگی خەڵک هاتووە ئەو سایدێ مواکن کابانی ماڵ هەمسەرەوتە بۆ خەڵکەوەی دەفکردوێتەوە شاری ڕۆشنبیری بۆ دەفکردان چوە بۆ ئاکەن یعنی بۆ ئیلابێ بچینەوە بەبەر ماڵبەند و بەبەر لەق و بۆ کاتێک گیان واز دەمە بێنن برا کاکە ئامان کوشن بەخوا وەخەوانی تری وەکش ئەو هەموو شەیدانی کە ڕۆی کەس شوێنی وەرنەگرتەوە کەفیچی وەرنەژیرا ئەمانێ ئەوی تەوەی بشکوژێ ئەم جارە شەروارڕۆ عەبدە سەڵاتە تا بیانێ دنیای دەرەوە بیانێ ناڕوخێ بەڵام ئەمە چاکە ئەمە سەختێکە دروستەکرێ من لەگەڵەوەیە من قەت لەگەڵ شەڕ و توندوتیژیانیم پێم خۆش نییە هیچ کەسێک خوێن لە لوتی بێت دەست خۆش بێ کاکە سۆجان پەیامەکەت گەیشت ئەوەی کردوتانە من یەک داوایەکم لێتانێ لە فراکسۆنەکەتان لە تەلەڤیزیۆنەکەتان لە خۆتان لە لایەنگرانتان یعنی ئەوەی پێتان کراوە بە مەردایەتی کردوتانە هەر بە مەردایەتی شتیوان بەخۆ مەبنە تەلەڤیژیری هیچ لایەک ئەوەی خوا حەقە حەقی پێخۆشە چۆنتان بەخش کردووە چۆن ڕاستی ڕۆماڵەکانتان کردووە هەر واش بیتە نازە خۆتان بدنەوە پەرلەمانتارەکانتان هیەوە نی خۆیان بدنەوە بەڵام لەگەڵ ئەوەشان خۆشترە حەق بێژی خۆشترە خواشتی خۆش دەست خۆش تەواو مەبنەوەکەوەی بۆ
چەند پەرلەمانتارێ دێتە ناو خەڵکۆکە حاجیەمە باش باشزانانی هەموو خەڵکە بزانێ دەیەوێت لەسەر حسابی من و تۆ دووبارە چی هەڵژێت کاکە بەسێت ئێمە هەموو زایدەی واز دێنە خەڵکێک زمان نازانێت تۆیکی بە پەرلەمانتار هەڵێ بژێرە ئەمە خەڵکە داماوە پێمێ ئەوەڵە من دیرم نایە خەڵک چۆدەنی پێداوە کاگاسۆجان یعنی ئێمە داماوی تا حەز کاتم نەما زۆر داوای لێبوردنەکەم سپاسی جەناب دەکەم دەستخۆشی مێ بۆ پەیوەندەکەت سەرکەوتوبی ئەزیزان و خۆشەویستان دوانگەی خەڵکتان پێشکەش کرا سپاسی یەکبێکی هاوکاران مەکەم بە ومێدی دیدار ئینشاءالله تا هەڵقەیەکی تریان بەرنامەیە بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.